کۆیە وتارێکە خوێنێتەوە لە بەردەرکی سەرای شاری کۆیە کە تەنها من دوو بەیتی سەرەتا دوو بەیتی کۆتاییتان بۆ خوێنمەوە کە فەرمووی ئەمڕۆ ڕۆژێک کە پڕ لە نور دنیا ماڵە لە سروریانی دڵخۆشی ژاڵەت دەدرەوشێتەوە لە دەگەشێتەوە لە کۆتاییەکە فەرمووی ڕۆژێکی زۆر مبارەکە ئەوەڵی بەهارە یەکی ئەعتیدالی لەیل و نەهارە جەژنی ئومەتە جەژنی محەبەت و ئولفەتە پاشەوەی کە لە دوو هەفتەی ڕابردووە ڕەمەزانمان لە پیرۆزکردن ئەمڕۆژ سەری ساڵی کوردی و ساڵی نوێتانی مبارەکەکەین و بە خۆشحاڵێکی زۆر و ئەم شەو بەرنامەکەمان تا ڕادەیەک کوردانە بێت و باس لە نەورۆز و لە مێژووەکەین بە میوانداری بەڕێز دکتۆر دڵشاد زاموا کە مامۆستای زانکۆ و وا شوێنەوارناسیشە دکتۆر بەخێر بێ سپاس ئەڵبەت و ماڵی خۆشتە بە خراپی فەرموو ئێوارەی بینەران و بیسەران باش و هیوادارم ڕۆژیان قبوڵ بێت و نەورۆزیش لە هەموو لایەک پیرۆز بێ و هەموو ڕۆژێکیان گوڵ و نێرگز و بەهارانە بێت ئامین یا ڕەبی ئامین ماشەڵڵا پڕکردو لە نێرگس سەرنجتان بۆ ڕاکێشم کە لە هەمان کاتە ئەمڕۆ ڕۆژی جیهانی نۆشداری دەموددانە بۆ هیوایم کە دەموددانی هەمووتان سەلامت بێت و پیرۆزبایی لە خۆم و لە خوشک و برا پزیشکی ددان و یاریدەرانی پزیشکی ددان و ئەو چارەخوازانەکەم کە بە سپاسێکی زۆر مسمانەی خۆیان بێمە بەخشیوە بۆی کە دەموددانێکی باش و درەوشاوە و گەشتیان هەبێت و هیوادارم ئەم ڕەمەزانە بەبێ ئازاری دەموددان و بەبێ نەخۆشیەکانی پوک و بەبێ بۆنی ناخۆشی هەناسە بەڕێ بکەن. خات و ڕێزان محەممەد راپۆرتێکی بۆ ئامادە کردوین دەربارەی جلی کوردی و خواستە سەر ئەم بابەتە تەماشای راپۆرت یاخود فیچەرەکەی خات و ڕێزانەکەین پاشە لەگەڵ دکتۆر دڵشاد ئامەوێ دەربارەی مێژووی نەورۆز و ئەسڵی بابەتەکە و گۆڕانکاریەکان بەسەری نەڕۆز جژنی کوردی ئاید کوردنی و تاکو کۆتایەکەی کە من نامێک هیچ بووم لێرە بەس پرسیارەکەم تەماشای فیچەرەکەی خات و ڕێزانەکەین و گەڕێنە خزمەتتان. مێژوەکەی وەکو ئەڵێ نەگەڕێتەوە بۆ 3000 ساڵ لەمە پێش بەس ئیتر نازام ئایا ئەوە ڕاستەکە وتراوە زۆر خۆی جلی کوردی زۆر سەردەمێکی کۆنا بەڵام هەتا ئێستا تهدید نەکراوە کە چ ساڵێک جلی کوردی کراوە و کراوەتە بڵێن خانمان پۆشتێنیانە بڕی پێک هاتووە لە فەقیانە لە ئاوەڵ و لەگەڵ ژێکراس لە هێلک لە سەڵتە لە کەوا لە کۆڵوانە لە شتەکانی ترشیوک و دەسماڵ و کڵاو و ئەکسوارات کە بۆ ڕازانەوەی خانمان بەکاریانێ ناوە بۆ مێخەک ئەمە بۆ هەمووی بۆ ڕازانەوە بەکار هاتووە. ئەم فەقیانەیە کە کرا وەختی خۆی کە کراوە کە چوونەتە ئیشی دەشتیان کردووە خانمان کە شتیان هێناوەتەوە لەگەڵ خۆیانە لەو شوێنە خستیانتە ناو ئەم فەقیانە و پیان تون کردووە یان زۆر جار هەیە کە ئەم کۆڵوانەیە هەر چوارگۆشە بڕاوە دراوە بەسەر شانە لە کاتی ئیش زۆریە کۆڵانەکەیان داگرتووە و ئەو پێداویستیانی خۆیان تێکردووە وەکو بوخچەیەک یان تۆ بوخچە بەکاریان هێناوە. خانمانی زوو وەکو بە فکری خۆیان ئەمەیان بەکارهێناوە بۆ ئەو پێداویستیانی خۆیان هەم بۆ سەرما بەکاریان هێناوە هەم بۆ ئەوەی کە ئافرەت خۆی پێداپۆشیوە بەم شێوازە اینجا بینە سەرکەوە بڵێنکەوە وەختی خۆی لە زووە لە کۆنا لۆکیان بۆ بەکارهێناوە بۆ سەرما لە زستانی سەختە خۆیان پێپاراستووە دوای ئەوەی کە هێلەکیان بەکارهێناوە هێلک بڵێن قۆڵی نییە بەڵام سەڵتە قۆڵی هەیە
لە کاتێکا کە ئیشیان زۆر بووە سەڵتەیان بەکارهێناوە کە سەڵتە بڵێن هەر عینەنکەوە بەریان بۆ کردو بۆ ئەوەی کە لە سەرما خۆیان پارێزن کە کەوتونەتە هاوین لە هاوینا گەرما بووە هێلێکیان بەکارهێناوە کە قۆڵی پێوە نەبووە. سەر و کڵایشیان بەکارێناوە ئەم کڵاوە هەم بۆ کاتی گەرما هەر سوودی خۆی هەبوو کە و گەرمانە یاوە لە سەریان کە ئیشیان کردووە هەم بۆ کاتی سەرماش لە سەرما پاراستونی چەند شێوازێ بڵێن کڵاومانەیە تاس کڵاومانەیە کڵاوی ئەمە کڵاوی هەورامیە ئەم کڵاوانش لە منتیقەی بڵێن سلێمانی و هەڵەبجە بەکاریان هێناوە کە سەرپێچ و لاگیرە و ئەم لیرە و ئەم تەرتیباتانیان بۆ کردووە بۆ جوانکاری و هەم بۆ یعنی ئافرەتی زوو بەبێ ئەو کڵاوە نەچۆتە هیچ شوێنێکەوە. نازنین نازارم ڕاتیەک ڕاتە نەفشی وەستە شۆڕم کێم وەک ڕووزین بتوی بەرەسە بەهار هاتەوە یانا بەهار هاتەوەیە بەهار و مۆیار هێناوە بەم شێوازە لە دواوە کۆیان کردوێتەوە ینی بڕوا بکەن لە مناڵیە هەموو کاتێککە ننکمە بینی خوا عەفویکا بەم شێوازە کاوەکانی کۆوە کردەوە. بە زۆر جوانەی کردەوە تر ئاوا ئەوەستان هەموو ئیشوکاریە کرد ئەم کەوای ئاوا کۆکرابوویەوە لە دواوە بەبێ ئەوەی ئەو کاوا بێتە خوارەوە. کراسە بۆ بڵێن پەشمەکیان پێوتوە نازنازیان پێوتوە سەڵێن ئەم کراسە چاوبڕی سەمیرە تۆفیقیان پێوتووە ئەمە سرکەیە بڵێن سورمەیە قەیفەی ڕەش زۆر زۆر بەکار هاتووە بۆ هێلک. هەمان پرسیار لە خزمەت جەنابتە عەرزەکەمەوە دەستخۆشی و سپاس بۆ خات و ڕێزان و بۆ میوانەکانی بۆ هیواین کە هەمیشە هەمووتان ڕێکپۆش و جوانپۆش بن. دکتۆر پێشەوەی کە بگەڕێنەوە باس لەوە کرد کە فەرمووتە بێ هەموو سەرکردەیەک مێژوو خوێنێتەوە غەیری سەرکردەش هەموو کەسێکە بە مێژوو خوێنێتەوە. من خزمەت جەنابتە عەرزێکم جەنابی باوکم پێڵەن ساڵحی مێژوو هەروە بەناوبانگەیانی بڵێ ئەو هەمیشە فەرمێ مێژوو شتێکە بەردەوام خۆی دووبارە ئاکاتەوە. حەزەکەم ئالێەوە جەنابەت دەست بکەی بە باسەکە دەربارەی مێژوو دووبارە بوونەوەی مێژوو لە ڕۆژگارەکانی ئەمڕۆیە. بەڵێ مێژووی ئەمە مێژوویەکی دێرینە ئەو گەلانەی لە زاگرۆ جیاون هەزاران ساڵ لەمەوبەر مێژوویان هەبووە بۆ مێژوەش کۆنترینی لە دەقەمێخەکانەوە تۆمارکراوە و دواتریش بۆ تۆمارەکانی تر و تا ئێستاش بۆ مێژووی زارەکی و بۆ ڕووداوەکانی هاوچەرخیش. ئەبینین ئێمە زۆربەی کات بۆنوێنە کێشەی بە دەوڵەتی یەکێکە لەو کێشانە هۆکارەکانی هەر هەمانەوە هۆکارانن کە لەو پێشیش ڕێگر بوون لەوە یان هۆکارەکانی ڕوخانی مرنشینە کوردیەکان. جام بەداخەوە بەڕاستی بۆیە خوێندنەوەی مێژوو زۆر گرنگە. دکتۆر ئەم خاکەی کێمە ئێستا لە سەردانیشتووی بەپێی دەقە مێژوویەکان بەپێی شوێنەوارناسیەکان کە پسپۆڕەکەی جەنابتە کە شوێنەوار و مێژووی تر وەکو دوور و یەک دراوان ناکرێت یەکجا ناکرێنەوە بە هیچ شێوەیە. ئەم خاکێکی ئێمە لەسەری دانیشتوین یەکەم نووسین لێرە دەستی پێ کرد یەکەم شارستانیت لێرەوە دەستی پێ کرد یەکەم چڵەگەنم لێرەوە چێنرا
یەکەم جاریش خوێندنەواری لێرەوە دیسانەوە دروست بوو. بەڵام بۆ لە مێژووی مرۆڤایەتە ئێمە یەکەمەکان هەموو خۆمانی گشت و کاڵەکەین، نووسینەکەین، خوێنەواریەکەین. بەڵام ئێستا لە دوای 2700 ساڵەوە 724 ساڵەوە ئێمە ئێستا لە پێشەوی دنیایانی. هۆکارەکان زۆرن. جوگرافیا بە پلەی یەکەم ڕۆڵی هەبووە و ئەوەیە کە بەڕاستی لە خاڵەکان، دووهەمیش نەخواستنەوەی هەلەکان و هەڵبژاردننی سەرکردەی پێویست. ئەی زۆر جاران کاتێک باسی شوێنەوارناسییانە کرد، باسی مێژویانە کرد، هەنێک لە پرۆریتارەکان ئەیانوت مێژوو و شوێنەوار سەرکردە و دەسەڵاتدارەکان بە گەورە دانێن، بۆیە ئەوە هێنا ئێمە دژی دوجاری شەر مێژووە ناینووسێتەوە کەی باتەوە. بەڵام بەڕاستی پێ بڵام هەموو کات سەرکردە لە قۆناغی مێژوویە زۆ پێویستە، چونکە ئەبێ سەرکردەیەک هەبێ گەلێک پەڕێنێتەوە بۆ ئەو. جا ئێمە زۆربەی کات هۆکارەکەت چەند هۆکارێکن، هەنێجا سەرکردەکانمان هەبوون، خەڵک پشگیریان نەبووە، هەنێجاری بە پێچەوانەوە خەڵک هەبووە، ئامادە بووە، بەس نەپەڕەندراتەوە ئەو شوێنەی کە پێویستەکە پێ کەناری ئارامی و دەوڵەت و باڵێ لە مەسلەی مێژوو سەرکردە و نووسینەوەی مێژوو و ڕاستنووسینەوەی مێژوو من لێرەی ترۆک و پێشکەشکار قساکەم واستەوە بێنەکە من کوڕی پیاوێکم کە هەموو ژانی لە مێژووە تەرخان کردووە، وازدەوە بێنەکە بۆ خۆم خوێندنەوەم هەیە، بەڵام تەنها پرسم ئێمە کە مناڵ بووین پیانەوتی نەورۆز جەژنی کووردە، کاوەی ئاسنگەر ئەوە بوو کە کوڕەکەی هند کوڕەکەنجەکانی نرد بۆ سەر شاخەکە و لێو فێری شمشێربازی و ڕمبازیەکردن، دوای وردە کۆیکردنەوە و ئیترەوە بە پەلاماری زوحاکیان نا، دوای وردە ئەومان بیزوتیان نا لە ئەسڵە خۆی زوحاکە کە کووردە، بەڵام لەبەرەوەی کە کاوە لەوانەیە بەو نەوعانە بوو بێ کە بوو بێ دەوڵەتە کوردەکەی ڕوخاند و بڵێن دەوڵەتەکەی دایەوە دەست فارسەکان. لەم لاوەکە باسی جەژنی نەورۆزە بیستی ئەڵێن جەژنی گەلە ئێرانیەکانە، ناڵەن جەژنی کووردە، ئەڵێن جەژنی گەلە ئێرانیەکانە، کە جەنابەت زۆر لە من باشترە زانین کە ئەڵێن گەلە ئێرانیەکان کوردیش و عەرەبیش و فارسیش و تورکیش ئەگرێتەوە و بڕێکیش لە ئۆزبەکیەکان ئەگرێتەوە. عەرەب ناگرێتەوە، بڕێکی عەرەبیان هەیە لە بەشی خوارەوەی ئێران. معلومی جەناب تەکەوان عەربیێکی قەواعیدی زۆر جوان قساکەن. بێئەدەبی نەبێت لە خزمەتە با هەنگاو بە هەنگاو دەست پێ بکەین. جارێ یەک نەورۆز فعلەنی کووردە؟ ئەگەر نەورۆز بۆچی ئەمڕۆ نەورۆزە بەڵام بە ئەو پرسیارە لە بەڕێزی بکەم وەکو باش ئەمە ئەنجاجاناتەوێ پێشکەشکار نەبووم. ئەم پرسیارە لە یەکەم ئێترم پرسیارە بۆ هەموو کوردێک شە بەس ئێستا بەڕێزی وەکو کوردێک وەڵام باشە وشەکە ئێمەیکین بە دوو بەش ئێمە هەر لە ڕۆژەکە بگەڕێن بۆچی ئەمڕۆ نەورۆزە؟ لەبەرەوەی کە یەکەم ڕۆژی بەهارە کاتە بەهاری ئەم نیشتیمانەکەی دەستپێکە ئەمڕۆ دەستپێکە دروستە مادەم نیشتیمانە بەهارەکەی ئاوا ڕازەوەیە و بەو شێوەیە کاتێک ئەو پرسیارە هەر پێویست نییە بکرێت. ئەم بام پرسیارەکەت بە جۆرێکی تر عەرزەکە نەمە مەقسەدم یعنی ئێمە کاڵێن ئەو پرسیارە کاتە بڵێ ئەم جێژنە ڕەگ و ڕیشێکی دێرینی هەیە و پێویستە بەم خاکەوە و بێگومان بە خەڵکی ئەم خاکەشە. دقە مێژوویەکان هەمانە بەڵگەی ئەسەسێکە منۆکو دکتۆر هەر پرسیارەکەم لێ بکەی پێ دەڵێن فلان بەڵگەی زانستی فلان توێژینەوەی زانستی لە فلان شوێنە پێ دەڵێ فلان شت ڕاستە. جەنابەت وەکو دکتۆرات دەبوارەکەی خۆتە هەیە لە شوێنەوارناسیە بەڵگەی پێویستمان هەیە لە بواری شوێنەوارناسی مێژوویەوە بسەلمێنەکە فعلەن نەورۆز جەژنی کووردە؟ بەڵێ زۆر باشە با دەست پێ بکەین. ئێمە لە سەرەتا بەڕێزە باسی کرد کشت و کاڵ لەم خاکە دەستی پێکرد. دروست چەندێک زیاتر لە 10,000 ساڵ لەمەوبەر. بەڵێ یەکەم جار مرۆڤ ئەشکەوتی بەجێهێشت ژیانی ڕاوشکار و کۆکەرەوەی خۆراکی بەجێهێشت بوو بە بەرهەمهێن کشت و کاڵی کرد ناچار بوو لە نزیک کشت و کاڵەکەی بمێنێتەوە بۆی کە ئاژەڵی کەنەی خوا خەڵکی کە بەرهەمەکەی نەبا لادێ دروست کرد. ئەمە یەکەم شۆڕشە کە خەڵکی ئەم خاکە کردوێتی و تاکە شۆڕشیشە کە بەرهەمی هەبوو بەرهەم ئەوانی ترمان بەرهەمان نەوە ئێستا کە دەڵە بەرهەمێکی دوور و درێژ کە ئەوە پێوترێ شۆڕشێکی کە قۆناغێکی مرۆڤایەتێک شۆڕشی پیشەسازی ئەو شتانەمان هەیە بۆ ئەمێکێکە لەو خاڵانەی کە شۆڕشێکی سەرکەوتوو بۆ لەم خاکەوە دەستی پێکرد ئەمێکێکە لە خاڵەکە. خاڵی دووهەم ئەو کشت و کاڵە وای کرد کە مرۆڤ چاودێری چی بکات گۆڕانکاری وەرزەکانی ساڵ بکات
و ئەم گۆڕانکاری بۆ چی بوو بۆ کشت و کاڵکردن بوو ئێمە هەمووەکو کوردێک گەزانین با پیرانمان باوکو دایکمان کاتێک کشت و کاڵیان کردو چیان کردووە هەمووی چاودێری دینەکان بوو گۆڕانی کورداواییە کاتێڵە گەلاوێش کەوت بەو شێوە ئەستێرێکیاندا ناو گەلاوێژ و بەو شێوە ئەمە هەمووی کۆمەڵێک شتن کە کاتێک کە شار دروست بوو بێگومان وردە بە دەنووسین پێیا بوو ئەوەی گومانێکیانی نووسینی مێخی لە ڕۆژاوای کوردستان و لە گۆدینتەپەی نزیک کرماشان و ئەمانە پێیا بوون دواتر وردە نووسینی سۆمەری بە شێوەیەکی پێشکەوتوتر بڵێن وردە ئەو وێنەیە سۆمەرەکان بریانە قۆناغێکی ترکە لە وێنەیە و کردیان بە نووسینی مێخی ئەمە قۆناغێکە لە دەقە مێخەکانە ئێمە ئاماژەمان بە چەندین ئاماژەمان هەیە بە جەژنی سەری ساڵ ئەم جەژنی سەری ساڵە یان دوو جەژنی سەرەکی هەبووە لە میسۆپۆتامیای کۆن و کوردستانە ئەو دوو جێژنەش دانێکیان لە بەهارا بۆ دانێکیان لە پاییزا بووە بۆنە لە دەقە ئەکەدیەکان و بابلەکانوان پێوترێت جێژنی ئاکیتو کە ئەم جێژنە سیرەکەیت بۆنە لە قەڵای هەولێریش کراوە ئێستا ئەوە برادرانیش یەکسەر ئینسێرتی قەڵای خرکوچیان بۆ داناوی لەسەر شاشەکە زۆر باشە جا ئێسامە ئەم جێژنە سیرەکەی لە هەردوو وەرزەکە کراوە ئەوە جێژنێک بۆ پێویست بۆ گەلانەوە بەڵام کاتێک گەینە کوردستان سیرەکەین دەوروبەری 3800 ساڵ پێش ئێستا پاشایەک کە ناوی شەمشیەدەدا پاشای ئاشوریەکان بووە هێرشە باە ناوچەکانی کوردستان داگیرەکە یەکەم شوێن کە داگیرەکە چکە لە شەرقاتەوە پەڕێتەوە لە شاری ئاشورەوە دێ لە ڕووباری زی بچووکە پەڕێتەوە ڕاستەخۆی شاری کوێگرێت ئارابخاگرێت کەرکک کە ئارابخاگرێ نزیکی بەهارە مانگی ئادارە و لە نووسینە مێخەکانی شار پێتری ئادار و لەوێ ئاماژە بە جێژنێکی زۆر گرنگەکە ئەو جێژنە بە زمانی خۆیان کە پێوترێ خەمتم بە زمانی بەڵام خەتی مێخی زمانی ئاشووری شێوەزاری ئاشووری پێوترێ خەمتم واتە جێژنی گەرمە وازەحە ئەنجا لێرە من توێژینێکم هەیە ئەوەم شی کردوە تۆ تیشکەم قسەت سەری وتومە ئایا ئەم گەرمایە مەبەستی گۆڕانی وەرزە و هاتنی گەرمایە کۆتایی سەرمایە یا فعلەن چییە کردنەوەی ئاگر و گەرمایەکە ئەمە بۆیە کۆنترین ئاماژەیە بە جێژنێک کە نزیک بێت لە جێژنی نەورۆزە چکەمە بەڕاستی ناتوانین بکەین کۆنترین ئاماژەیە بە جێژنێک کە لە سەرەتای بەهارا کراوە بۆچی ئەم پاشای کردێتی دوور بنە فەرمووت 3800 ساڵ بەڕێستا 3600 ساڵ بەڕێستا ئەم پاشای بۆچی کردێتی کە هاتووی ئەوی داگیر کردووە کە بینیوەتی لە پەرزگار ڕێڕەسم ئەکەن بەوە بۆی هاتۆ چی کردووە شتێکی سیاسی کردووە خۆی لە داقمێخەکە ئەڵێ چوومە ناو پەرزگاوە پەیکەری خواوەندەکەی لێ بۆ قاچی ماچ کرد بۆچی بۆی خەڵکەکە ڕازی بکە دەم دەسەڵاتە داگیرکاری ڕازی بن لەکوێوە جوڵاندنی هەستێکی ئاینیەوە و بەشداریش بکە لە جێژنەکەیانە ئەمە جێژنی گەلی خۆریەکانە کە گەلێکی دێرینی کوردستانن ئەم گەلە شاری ئارابخا کەرکووکەکە ئوربیلیۆم هەولێرەکە و نینەوەکە شمشارەی ڕانیەکە و ورکێشی نزیک قامیشلۆکە هەموو ئەم شارە دێرینانە پایتەختە دێرینەکانی کوردستان ئەمان دروستیان کردووە بەڵام ئەم گەلە خاوەنی ئەو جێژنە بوون باش ئەم گەلەکە خاوەنی ئەم جێژنە بوون کە ئەم پاشا 3800 ساڵ بەر لە ئێستا ئەچێتە ناو پەرزگاکان و قاچی خواوەندەکان ماچەکە جالێرۆ بەشی شتری پرسیارەکانم دەست پێەکە ئەو خواوەندی زەردەشتەکان بوو نەخێر باش ئێستا باێ لەسەری اینجا ئەوێت ئەلێرەیە ئەفمکە باسی شێو خواوەندەمان بۆ بکە و باسی ئەومان بۆ بکە کە ئایا نەورۆز و ئاگرکردنەوە جەژنی زەردەشتیە یان جەژنی مەجووس و ئاگرپەرستەکانە یان جەژنێکی تەواو نەتەوایەتیە خۆی خاڵێکی زۆر گرنگ هەیە بێمە بیزانین بەڕاستی ئێمە لە شوێنەوارناسیە شتێکمان هەیە پێوترێ دووبارەبوونەوەی ڕەمز و دووبارەبوونەوەی پاشماوەی کەلتوری جا ئەو کەلتوریە مادە بێ یا نامادە بێ بۆ نمونە ڕەگەزێکی تەلارسازی هەیە یا بۆ نمونە سەرەکەی مانگ و ئەستێرا بینی لەسەر پارێکی کۆن دواتر مانگ و ئەستێرا بینی لە شوێنێکی تر ئەمە لە چاخی بەردینەوە سێرەکەم ڕەمزە هەیە دواتر سیرەکەی مانگ و ئەستێرا بێ بە ڕەمزێکی دەوڵەتانی ئیسلامی بەشێک لە دەوڵەتانی ئیسلامی ئیتر خۆ ناکرێتەوە بڵێ وەڵا ئەوە خواوەندی مانگە کاتە ئەمانەش بتپەرستن وازەحە دروستە کابێ ئەگەر ئێمە بگورە ئەگەر لێت وەربگرمەوە و شەکان کەواتە ئەگەر ئێمە بڵین هەموو ڕەمزەکە بەکارهاتۆ کاتە ئەو مانگ و ئەستێرێش کە بڵین هیلال کەوان کە بەردەمەکەی خۆمان کەوان تاکەوانە
کەوانی مانگی ئیسلامی و ئەستێرەکەش کە زۆر جا ئیسلامەکان بڵێن لە وەکو ڕەمزی ئیسلام بەتە ڕەمزێک کەوان بەکارەهێن دەگەر ئێمە وا بڵێن کاتاڵین ئەمە بینەوە بە مانگ پەرست ئەتێ وا بفەرمووی جا من ئەمەوێت ئەگەر ڕووکەشی لە شتەکان بڕوانی واکات کەسی ئاکادمی لی بڕوانێ باڵێ ڕاستەخۆ واڵێت ئەڵێ ئەها ئەم خاچە لای فرعونە کۆنەکان هەبوو کاتە خاچی مەسیحێت پەیوەندی بەوەیە کەمەوانە دروست بۆن منە ڕەمزی خاچی شکاوە ئەوەی کە هیتلەر بەکاری هێنا 6,000 ساڵ لەمە 6,000 ساڵ پێش لە میسۆپۆتامیا سەر گۆزەکان هەبوو پەیوەندی بەوە نییە کاتە ڕەمز دووبارە ئابێتەوە ئێستا ڕەمەزانە خەڵک بە ڕۆژوە بێت ئایا لە ئاینە کۆنەکانی پێشووترا ڕۆژوو نەبووە باڵێ هەبوو بێڵ کاتە ئەکرێ سێ بڵین وڵا مادەم بۆ نە سۆمەریەکان بە ڕۆژوونە کاتەمە تەقلیدێکی ئەو بتپەرستی هاتوتن جگومان نەخێر کاتە ئێمە شتی کەلتوریمانە ئەو کەلتوریانە مادی و نامادین بە پێی سەردەمە گۆڕێن ناوەکانی شیە گۆڕێن زۆر جار ئێستا ئەو هەڵپەرکەی ئێمە هەمانە بە هەموو جۆرەکانیەوە ئەزانی ئیلادیەکانی چاخی بەردینە 6,000 ساڵ پێش ئێستا هەمان ئەو جۆرە هەڵپەرکەیانەی کوردی هەبووە بەڵام خۆیتر ناکرێمە بڵێن وڵا کورد لەو کاتەوە ئەوانە کوردبوون بۆیەوە هەڵپەڕیون لەوانەیە لەو کاتە ئەمە بۆ ڕێڕسمێ بەکاراتێ بۆ جێژن بەکارات پێ بەشێک بوو بێ لە نوێشکردن هەر ئەسڵی من نەبێت بە تەجاوزکردن لەسەر پسپۆڕەکەی جەنابەت هەمیشە جەنابی باوکمە فەرمێ ئەسڵی سەما لە ئاینەوە هاتووە لەبەرەوەی بڵین سەمایان هەڵپەرچە ئەسڵەکەی لە ئاینەوە هاتووە لەبەرەوەی کە لە کۆنە سەماکردن تەنها بۆ خواوەندەکان بووە ئێستا ئیتر گۆڕاوە بە ڕەمزی خۆشی دەربڕین و ئاهەنگ و تاکو کۆتایەکەی کاتێک خەڵک هەڵەپەڕێ کرێ بڵێن نەما نوێژی کۆنەکات نەخێر ئەجا بۆیە ئێستا ئەم شتانە لە ناو کۆمەڵگەی خۆمان تێکەڵ کراوە هەیە خۆی بە پسپۆڕەزانێ ئاڵێ ئەمانە هەمووی پێکەوە پەیوەستن هەیە خۆی دژە ئەوشمان بیر نەچێ ئێمە هەر بۆنە و هەر شتێکمان هەیە لەم نیشتیمانەیە دەستی دەرەکی ئەوێت تێکی بات بێگومان بۆیە بۆنە منە جەژنی قوربانە بێ یەکێ قسە لەسەر قوربانیکردنەکە ئاژاوایگەنێتەوە نەورۆزە بێ یەکێکی کەیت بە پێچوانەوە قسەی لێکات بۆیە ئەم من دوێنێ وتارێکم نووسی خۆشبەختانە دەنگدانەیەکی باشی هەبوو نەورۆز لە نێوان دوو تێڕوانینی نەزانانەی ئاگرپەرستی و ئاگرکردنەوەدا جا ئەوە ئێستا باسیەکە بابگەڕمەوە ئەوەی کە فەرمووت 3800 ساڵ پێش ئێستا پاشا ئاشوورێکە هاتە ئارابخا کەرکووک جژنی ئاگری بینی یان جژنی گەرما جژنی گەرمای بینی چۆ پەرزگاکەەوە قاچی خاوەندەکەی ماچ کرد جاوا بەشی بکەین ئەم خاوەندە با پێ وڵم فەرموو ئەم خاوەندە پێوتری خاوەندی تێشوب بە زمانی خوریەکان خاوەندی هەورە بروسکە بوو جا لەوانەیە خەڵک بڵێ بۆچی لە قەڵای کەرکووک خاوەندی هەورە بروسکە پەرستراوە خاوەندی هەورە بروسکە ئەگەر ئەوانەی خەڵکی کەرکووک بۆ نەزانن لە بەهارە زۆرترین هەورە بروسکە لەوێ نەک بۆ لە ناو شاخایەکانە بەراورد چون کەیتر لەوێ هەورەکان وردەوە چڕە بنەوە پێشەوەی بەرەو شاخەکان بێن زۆرترین هەورە بروسکە لەوێ ئەنجا ئەو کاتە خەڵک ئەم خاوەندە ئەم دیاردەست بۆچی هەورە بروسکەی پەرستووە لەبەر دوو شت یەکەم ترس دووهەمیش خێروبێر چۆن لە کورداریڵ ئەوە ئەم شەوەرە بروسکە زۆر بابڕین بۆ شاخە قارچک زۆرە وە کۆمەڵێکی ترانەی جوتیارن و شوانن ئەزانن کە کۆمەڵێک شتی زۆری لە ڕووەک و لەو شتانە زیندەوە پەیوەندی بۆ هەورە بروسکە و دەنگەکەی و ئەو تیشکەکەی ئەو شتانێتی کاوە باری ئەمە قسەی لێ بکەین بۆیە ئەمە خاوەندێک هەورە بروسکەی پەرستراوە باشە ئەو جەژنەش لێ کراوە و بەو شێوەیە بووە بەڵام کاتی گەینە سەر نەورۆز وەکو ناو وەکو ئەم تەقلیدی کە هەیە و بەردەوامە ئەوە کۆنترە بڵین ئەبێ بینەوە بۆ زۆر تازەتر ناک بچین بۆ ئەو سەردەمە کۆنسکەوە سەردەمی نووسینەمەخەکان و گەلە دێرینەکان وردە لە سەردەمی ئەشکانی و ساسانی ئەمە جێی خۆی گرت و بە هەمان ئەو ناوی کە هەیە ئیتر نەگرۆزە باشە بۆ دوایی بۆ بە نەورۆز و ئێستا هەنێکمان لێ پیا بوون ئەڵێن مادەم ڕۆزە ڕۆژ نییە کاتە کوردینی ئەو فارسیە بەداخەوە پسپۆڕانی کە بەڕاستیوانی کە پسپۆری باری زمانەکانن و هەتا زمانی کوردیشن چەندین توێژینەوە شتیان بڵاوکرێتەوە زۆر وشەی کۆن هەن کە هەر بە دەنگە کۆنەکەی ماوەتەوە و زیەکان کە ئێستا بەشێکیان بوون بەژی و بەشێکیان نەبوون بۆیە ئەوە هیچ گومانی تیانە نەورۆز ئەو ڕۆزە هەر ڕۆژە کوردیەکەی و لە کوردی کۆنا باشە کە ئیتر بڵین لە دوای میدی زمانی پەهلەوی ئەشکاری پێش ساسانی بەڕاستی لە کوردیەوە زۆر نزیکە و ئەمە بەڕۆنی هەیە بۆیە ئەم جێژنە ئیتر وردە لەوێەوە قاڵب ئەگرێت باشە کاتێکیش دەوڵەتی ساسانی ئاینی زەردەشتیە کا بە
ئاینی خۆی چەندێک پێش ئێستا ئاکات دەوڵەت ساسانی ساڵی 224 زاینی باشەوە تا نزیکەی 1970 ساڵێک ساڵێک پێش ئێستا 1970 ساڵێک پێش ئێستا بەو شێوەیە ئیتر وردە وردە قاڵبی خۆیە گرێ دەوڵەتی ساسانی زەردەشتێکە باینی خۆی ئیتر ئەم جێژنە بێگومان ڕاگەڕیشەی کۆنتری هەیە بەزیتر وردە وردە ناوی نەورۆزە بێ و تێکەڵە بێ کاتێکیش سەردەمی ئیسلام هێت و خۆشبەختانە مێژوون و سەکان و جوگرافی ناسەکانی سەردەمی ئیسلام کە گەڕاون و گەڕی دەبوون و زۆر زانیاری بردیانە سەر ناوچەکانی کوردستان تۆمار کردووە دووبارە باسی نەورۆز و نەورۆزانە و ئەوانە کراوە بەڵێ ئەگەر وانی ڕاستم بکەرەوە هەفتەیەک پێش ئێستا لە خزمەت شێخێکا بووم فەرمووی ئەو کاتە عومەری کوڕی خەتاب ڕەزا ڕەحمەتی خوای لێبێت کە دێتە کوردستان دیارە لەم کاتانەیە بێت پێگەن دەڵێن قوربان کۆمەڵێک خەڵک ئاگریان کردوتەوە و بە دەوری ئاگرەکە هەڵەپەڕن ئەڵێت ئەیپەرستن ئەوژەڵێ نەخێر قوربان تەنها ئاگریان کردوتەوە بە دەوری هەڵەپەڕن دەیلیان گەڕێ با هەڵپەڕن یعنی وەکو شتێکیش کە لەگەڵ هاتین فتوحاتی ئیسلامیە ئەگەر دەربڕینەکە ڕاست بێ فتوحات بێ ئەوە بەێمە ئاوا گەیشتووە نەورۆزی ژەچێتە ناو دنیای ئیسلامەوە بەڵام دنیای ئیسلام لەو کاتە هیچ کێشێشی نابێت لەگەڵێ تایرە تەواوە ئێستا باسێک بێگومان عومەری کوڕی خەتاب خۆی نەهاتووە بەس بۆیان گێڕاوەتەوە باشتێکی ئاواهی هەیە ئەویش دژی نەبووە و دواتریش وەکو هەموو جێژن و ڕێوڕەسمێکی تر لەبەرەوەی لە جێژن و ڕێوڕەسمەکانە چۆن ئێمە کۆتایی ڕەمەزان خەڵک چیەکە سەرپتر ئەدات دروستە ئەو کاتەش لە هەموو جێژنێکە دەوڵەت باجێکی کۆکرێتەوە بۆی نەورۆزانە هەبووە ئیتر ئەمەش ڕێکخراوە و لەگەڵ باجەکانی ترا بەو شێوێت نەورۆزانەش هەبووە ئیتر مێوش بۆ گوێز بۆ شتی کە بۆ لیرە بۆ ئەوە نازانین درا بە دەوڵەت لە بەرامبەرەوەی کە ڕێگە با خەڵک جێژن نەورۆز گێڕێ ناتوانین بڵین ڕێگە با بەس وەکو جێژنەکانی تر چۆن زەکاتمان هەیە لە ڕەمەزانە یعنی ساتوانین بڵین بۆنە خەلیفەی ئیسلامی لە زمانی عەباسیەکانە بازی خسۆ سەر جێژنی ڕەمەزان نەخێر وانە درستی کردو جێژنانە بۆ دەوڵات بۆ شێوەیە ئیتر بەگومانیشەوە مەقسەد کتابی خەراج و ئەوانە هەن کە زۆر بە وردی باس کراون هەر هەمووی خۆشبەختانە باوەڕ بکە توێژەرە بیانیەکان زۆر بە ورتر لە توێژەرانی لای خۆمان وڵاتانی ئیسلامی جوانتر ئەوانیان دیراسە کردووە باری ئابووری و ڕەخستنی و باج ئۆشتانی کە لەو کۆنای هەبوو بێنەوە سەر خاڵێکی زۆر گەنگ ئەو پرسیاریکە کردێت چکە ئەوە پێویستە بە کۆمەڵگە ئێستامانەوە ئاگرکردنەوە ئایا ئەمە ئاگەر پەرستیە ئایا ئەمە حتا ئەگەر بۆن منە جێژنێکیش بێ لە زەردەشتێشەوە هاتبێت ئاگر پەرستیە بێگومان نەخێر دام لەو توێژین ئەو وتارانەی کە نووسی من باسییان کردەوە وتومە ئێمە کاتێک دەوڵەتی ساسانی ئاینی زەردەشتی کرد بە دەوڵەتی فەرمی بڵێن بە ئاینی فەرمی دەوڵەتەکەی لەو کاتەیە بەشێکی زۆری خەڵکی کوردستان مەسیحی بوون یعنی شوێنکەوتەی حەزرەتی مەسیح چونکە بۆچی دوان لە هاوڵەکانی حەزرەتی مەسیح ڕاستەخۆ هاتنە ئورفە و ئۆدیسا ئەوانەی باکوور و ڕۆژاوای کوردستان و تەلەبەکانی ئەوان گەیشتنە هەولێر وردەوە دە مەسیحی مەسیحەت هەر لە سەدەی یەکەم و دووەمی زاینیە بڵاو بووە لەم ناوچەیە بۆیە خەڵکێکی زۆر مەسیحی بوو ئەو کاتە بەچیان نووسی بە خەتی ئارامیان نووسی بۆیە لە تۆمارەکانە قەشەکە کوردەکان ئاهاتن چیانە کرد لەبەرەوەی کە کێشمەکێشمی نێوان بەتابەتیش لە سەدەی چوارەوە چواری زاینیەوە کێشمەکێشمی نێوان دەوڵەتی ڕۆمی بێزەنتی لەگەڵ ساسانیە لە کێشمەکێشمێکی سیاسی لەسەر خاشی کوردستان بوو بە کێشمەکێشمێکی ئاینیش ئەوان لەنگری مەسیحی ئەوان لەنگری زەردەشتی بۆیە خەڵکە کەوتن ئەو کێشمەکێشمە بۆیە لە کەنیسەکانە کە خوێنەواری فێرە بوون قەشەکان و زۆربەی کات کە شتیانە گێڕایەوە باسی زەردەشتیانە کرد تانەی ئاگرپەرستی و بتپەرستی ئەوانیان لێدان ئەنجا ئەمە درێژەی هەبوو دواتریش بە سەردەمانی ئیسلامی هەرچەندە ئەگەر سیر بکەین هەم لە ئینجیل هەم لە قورئانە ئاینی زەردەشتی کە بۆ نمونە لە ئینجیلە لە وڵاتی میدیاوە لە کوردستانەوە چەند موغێک چیە بینن ئەستێرێگە بینن کە نیشانەیە بۆ دەرکەوتنی پێغەمبەرێکی تازەوەیە چون بۆ بەیتلەحم و بۆ فەڵەستین بە دوای ئەو ئەستێراگە ڕەمزانی لەکوێ بوو ئەمە لە ئینجیلان نووسراوە باشە و باسکرا کاتە موغێک لە کوردستانەوە سێ موغ چوون بۆ کوێ بوو ئەوەی کە بە دوای ئەو لەدایکبوونی ئەو پێغەمبەرە تازەیە بکەن ئەمە لە ئینجیلە کاتە ئەوانە
ئاینێکی ئاسمانی بوون زانیانە پێغەمبەرێکی کەسێک کە حەزرەتی ئیسا ئەمە لە ئەنجیلا بەڕوونی کە پێمانەڵێ زەردەشتێت چی بۆ ئاینێکی ئاسمانی بوو لە قورئانیشا لە ڕیزی سابی ئەو ئەوانە باسی چی کراوە مەجووس وازەحە مەجووس هیچ ناوەکەی لە ماگوو شەواتۆ کە پەیوەندی بە کاهینەکانەوەیە وازەحە بەو شێوەیە لێرە هەر کەس بڵێت زەردەشتی ئاگرپەرستی بەڕاستی تێنەگەشتووە چونکە بە پیرۆزدانانی ئاگریان بەکارهێنانی وەکو ڕەگەزێکی سەرەکی لە ڕێڕەسمە مانای ئەوە نییە من یەکێ لەو توێژینانە باسیەم کردوتومە بۆ نمونە باشوور و باکووری میسۆپۆتامیا وەرگرین باشووری میسۆپۆتامیا سابیەکان هەن شوێنکەوتەی حەزرەتی یەحیان هەتا ئێستا شەرماوە سابیەکان بەڵێ خەڵک پێیان دەڵێ مەلایکەت پەرستی ئەوانە بەڵام خۆیان شوێنکەوتەی حەزرەتی یەحیان وە کتێبی پیرۆزیشان هەیە کەنزارەباوانان هەیە بەو شێوەیە لەم لاشۆ یەزیدیمان هەن سابیە هەموو ڕێوڕسمێکیان لەناو ڕووبارەکانەیە مارەکردنە بێ بکوزاوەکە لە بەزلی بکوزاوە لەناو ئاوەکەیە بن نوێژیان هەموو شتێکیان لەناو ئاوە بەبێ ئاو نایکەن ئەکرێ پێیان بڵێن ئاوپەرست نەخنخ یەزیدیش هەموو ڕێوڕسمێکیان پێویستە بە ئاگراوە غەیری ئاوی زمزمەکە نەبێت کە لە قوڵایی بینەکە پەرزگای لالیشاتی کەچیت هەر کەسە بەبێ تەمەنی خۆی کە حەجەکە بێت دەست لە ئاوەکە ڕاوەشێنێ تا ئەو دوکانیان هەیە تاوە بۆیە لێرە یعنی مە کاتێ باز لە ئاینەکەین خەڵک نابێت بە سەدحی سەیری بکات جا ئێمە بەداخەوە کاتێک مەسەد وتارێک لێدوانێک ئاراستێکی وا بڵاو بێتەوە خەڵک یەکسەر بڵاوەکەتەوە بێوین بێت ئەمە بێتەوەی ئەو ئاژاوەیە کە دوژمنان بەردەوام ئیسفادەی لەکەن یعنی ئەمە نەورۆزێک دژنێکی قوربان ڕەمەزان هەر خۆشیەک سەری ساڵێک ڕاپەڕینێک شتێکمان نییە بە خۆشی بڕوا بۆچی چکە دوژمنان ئیشەکە باڵە ئیشەکە لە خۆشمان دوو لە ڕووجەناب ئاغامان زۆرە بەریدی هەمووی کەواتە ئێمە نەورۆز دژنیشی کوردیە کورد دەتخوا با لێ بۆستی شارێکە بوو بیرم نایە هیچەیە بەڵام بە بنەڕی لە مەکتەب فێریانە کردین کێ دەڵێ نەورۆز جژنی کورد نییە با بێتە لای من گەرنامەرد نییە بە چڵێ نێرگز چاوی شوێرەکەم جژنی نەورۆزی کوردی فێرەکە هەزار ڕەحمەتی لێ بە هەر کەسێ نووسیوێتی مامۆستا ئەحمەد هەردینە نازانم دڵنیانی بشێ لەبەرەوە ئەوە جەماتی مۆنتاژە فەرمون مامۆستا ئەحمەد هەردی هەزار ڕەحمەت ڕۆحی بێت ساڵی 2010 لە مانگی دووە لەگەڵ مامما لە بەغا بووین لە ناو بەغا نێرگزمان لێ کردەوە یعنی ئێستا بەغا بێ بە کوردستان نەورۆز مانگی دوویەت باش ئەوم تێبگەێنە دکتۆر لە ڕۆمێژوویەکەوە با بەڵگە بەڕاستی من یەکەم جارمە لەم جۆرە مناقەشەیەکەم بەڕاستی پڕیشم لە پرسیار باشە خزمەتەوەی بیزانی بەڕاستی چونکە هەر کەسێکمان زانیێرەکانی لە پسپۆڕیایە ئەگەر نەورۆز بەس هی کووردە یان هی کوردیش و فارسیش و ئەفغانی و ئۆزبەکی و هەتاکو کۆتاییەکی زۆر باشە ئەگەر بین سیر بکەین ئێمە کۆمەڵێک ئیمپراتۆریەتمان هەن ئیمپراتۆرەتی میدیا کە بە فەرمی وەکو ئیمپراتۆرەتێکی فراوان لەو پێش دەوڵەتی میدیمان هەبوو لە ساڵی 1612 توانی لە ئەفغانستانەوە هەتا نزیکی ئەنقەرە بندەستا بێت فەرموود ئیمپراتۆرەتی میدیەکە خۆمان بەڵێ ئەمە پێ دەڵم لە ناوڕاستی ئەفغانستانەوە هەتا ئەنقەرە نزیکی ئەنقەرە ناوڕاستی تورکیا ئێستا ئیترەوەیش بە باکوور و باشوور و هەموو هەر چاپارسی کوردستانی لە بندەستا بوو بۆیە ئەو کەلتورەی میدیا ئەو زمانە بۆ شوێ بڵاو ئەمە یەکەم دووهەم ئیمپراتۆرەتی فارسی هاخەمەنشی کە میدی ڕووخان ئەوە و زیاتریشی گرت باشە دوای ئەسکەندەر هاو ماوەیەک لێرە پێشەوەی ئەسکەندەر بێت چکە ئەسکەندەر معلومی جەناب تەپیاکی زۆر خۆن ڕێژ بووە ئەچەنە ئەڵەن زۆر پاڵەوان بۆ بەڵام لەبەرەوە پاڵەوان بۆ لەبەرەوەی کە زۆر بێڕەحم بووە زۆر بە گەنجی شەمرێ بەڵام شەڕ زۆرەکە ئەمە ئەلێرە پرسیاری ئەوە بکەم مەسەلەی خۆی فعلەن ئەفسانەی نەورۆز بۆ شێوەیە کە باس کراوە ئەوەی کاوە و زوحاک و مارەکان و ئێستا بۆیە ئەلێرا ڕامگرتی میدەکان هەن فارسەکان ئاڕووکێنن ئیتر ئەلێرا مۆزوعەکە دروستەوێت نانە ئێستا پێت بڵێم دوای ئەسکەندەر ئەشکانیەکان دێنەوە کو باسم کرد دووبارە یۆنانەکان دەرەکەن لەم ناوچەیە و دەسەڵاتەگرێت دوای ساسانی دێ دووبارە ئیمپراتۆرەتێکی فراوان بۆ گەلانی ناوچەکەی نەکات و هەموو ئێران و بەشێک لە ئەفغانستان و ئیتر تا دوازجار هەتا میسری شەڕاوی کە لە قورانی باسکرا غۆلی بەتڕۆ تا میسر ڕات ئیتر بەو شێوە دەسەڵاتی لە کشانەوە چوونابووە ئەمە بەتابێت لە سەرمی ساسانی ئەمە وای کرد کە جەژنی نەورۆز بڵاوتر بێتەوە و ئیتر ئەو گەلانەش وەریان گرت
من شکل با یارمۆ ساڵی 2015 دکتۆرامە خوێن لە هۆڵندا نەورۆز بوو وتیان ئەمڕۆ زانکۆ بە یارمەتی باڵیۆزخانەی ئۆزبەکستان نەورۆز ڕێگەخا. ئێمەش برادرانی کورد و فارس و عەرەبوانەی وە سەیری یەکترمان کردمان بابچین زای نەورۆزیمان چییە؟ باوەڕەکەی لەوێ گۆرانی و هەڵپەرکێکی خۆیان هەبوو بەس گۆرانەکە چی بێ؟ دیگمەسۆ بوو کامێکڵێت دگمە ئاراوەڵە ئەو جا مەقسەدم ئەوەیە یعنی بۆ نمونە سەیرەکی ئەو گۆرانیە لەوانەیە لە ڕێگەی خەرجی ئەفغانستان و پاکستان و هیندستان و گەشتێتە ئێرە باشە یا بە پێچوانەوە یعنی هاتو چۆی کردو بۆ شێوەیە بۆیە نەورۆز ی کوردیە و ئەو گەلانەی کەش بەو شێوە بڵاوبووەتەوە ئەوانیژی خۆیان ئێمە نەورۆزێکی خۆمان هەیە ئەوانیژی خۆیان هەیە ئەمە هیچ هینێکی تیانە بڵێ وڵا مادەم وڵاتانی کەیکەن ئێمە نییە. من پرسیارەکە یەکەم ئاینی مەسیحێت لە کێ بڵاو یەکەم جار وەکو هەر ئاینەکانی تر لەم ناوچەی لە فەڵەستین بڵاوانەی لە بێت لەحەم لە بلاد شام و دەست کرد بەڵێ ئەسا لە چەند کەسی گوێ لێ بووە لە مێژ و نووس و تاربێژ و پیاوانی ئاینیاڵاتی ڕۆژاوای مەسیحی خۆی کردو بە خاوەنی وایە ئێمە بۆ خۆمان دەکەین بە خاوەنی ئەمە ئەو وەکو یعنی ئێمە ئەم سروشتە نەورۆزەکەی تیا بوو ئەوە من خاڵێک بوو پرسیاری کرد ئەوە بەڕاستی لام گرنگە جواب بەمەوە چکە زۆر گرنگە ئاگر لای چیانشینانی کوردستان گەیاندنی پەیام بووە دروستە من لە وتارانی خۆم نووسی من وانمە شاحەسەنی گڵەزەردە کە خۆی نێودەی شارباژێڕێ دواتر وەکو زانایەک و فەلەگناسیە چ لە گڵەزەردە لەوێ لەسەر ئەو شاخە چەندین ساڵ چاودێری ڕۆژهەڵاتن و ڕۆژاوا بوون و گۆڕانکاری وەرزەکانەکات هەر کاتێک کە بۆ کەوانی مانگەڕاوە چی کردووە؟ چۆن دەشی شارە زور و ئەو کاتە سلێمانی نەبوو بێگومان چۆن دەشی شارە زور و قەرەداغ و ئەوانەی ئاگدار کردوێتەوە ئاگرێکی کردوێتەوە بەو شێوەیە ئەو تەقلیدە وای لێ هاو دواتریش کە منشینی بابان پێیا بوو هەر گڵەزەردە تەقویمەکە بوو ڕووگەکە بوو و لەوێەوە ئاگرەکە ئەکرایەوە و پەیامی ڕەمەزان و جەژن و هاتنی نەورۆز و هەموو ئەوانە ئەگەیەندرا ئەمە خاڵێک کاتێ میرنشینی سۆران قەڵاکانی بینین لە قەڵای هەولێرەوە کە دێت قەڵای هەولێر هەر خۆی هەبوو بەزی ترماوەی هەنێکا لە بندەسییانە بوو ئەڕێی بۆ شاخەکان پێشەی بگەیتە پیرمان قەڵای بانەمان هەیە کە پێشترە قەڵای خانزار بەرامبەری قەڵای دێرێ هەیە بەرامبەر قەڵای دێرە قەڵای دوین هەیە بەرامبەر قەڵای دوین قەڵای هەریر هەیە چۆرە سەر شاخەکە ئیتر ئەتوانی پامەکە بگەینی بە دۆڵەکانی ڕەواندز و لە کۆڕەکەوە بیگەینی بە پایتەختی میرنشینی سۆران کە لە ڕەواندز بووە لێرەیە بە ئاگرکردنەوەیەک ڕاوەشانی مەشخەڵێک ئەو پامە گەیەندراوە کاتێک کە زەینەفۆن بە 10,000 لەشکرەوە لە ناوچەی بابلەوە کە شکند ئیتر بە کوردستان ئاگەڕێنەوە ساڵی 401 پێش زین 2400 ساڵ پێش ئێستا کە لێەوە ئەگەڕێنەوە باسی کاردۆخەکانەکە کە پەیامی سەربازی و هەموو شتێکی خۆیان لە شاخەکانەوە بە ئاگر هێن کردووە بۆیە لێرەیە هەڵگرتنی مەشخەڵێک و ئاگرکردنەوەی نەورۆز لەسەر شاخی ئاگرپەرستی نییە بەڵکو پەیامگەاندنە پەیامی هاتنی وەرزێکی نوێ وەکو وایە بڵێ پۆستی فەیسبوک پەرستیە ئیمێلکردن ئیمێل پەرستیە ئێمە تەنها ئاگر بۆی لە لامان ڕێز دەگیراوە بۆ لە بەرەوەی کە پەیامەکانمان لە ڕێ ئاگرەوە گەیاندووە بەڵێ بەڕاستی پێ بڵم ئەوە ڕاستێکی مێژووی من ئەو چەند بەڵگەیم هێناوە وە دەیان بەڵگەی تریشەن ئاگر ئاگرکردنەوە لەسەر چیاکان پەیامی هاتنی وەرزێکی نوێش لە گڵازەردە لە سەردەمی مێنشینی بابانەوە تا درنگانێکیش ئاگرە کرایەوە بۆچی بۆی بڵم ئارەوە مانگ دەرکەوت ڕەمەزانە مانگ دەرکەوت بیکەن بجێژن وازحە ئەمە کە بەڕاستی بۆن منە ڕووگەیەک بۆ بە فەلەگناسی ئێستا خەڵکە خەڵگەسی ئەو یادە ئەکاتەوە بڕۆ لە تۆڕە کۆمەڵاتەکان گاڵتە بەوەکەن بەڵام ئەوە فەلەگناسیە مێژووی زانستێکی کوردیە باشە کە چەندین ڕۆگەمان هەبووە لە ئاربە بایبانە هەمان بووە لە پیرمام هەمان بووە ئەمانە هەمووی نەک ئەوە هەتا کە ئاگر کراوەتەوە بۆن منە لە دەشتی ئەولێر کە لە ڕووگەکەی ئەو مەرسەدەی هینەوە کە یەکێک لە مەلاکان ئاگری کردەوە یەکسەر خەڵکی هەولێر بۆن منەوتیان ئەوە با بۆین بۆن منە هینە گەنم بڕوێنین هین گەنم بچێنین بۆن منە یان ئەو کشت و کاڵە بکەین یا ئەو شتە بکەین بۆیە ئەمە پەیوەست بۆ بە هەموو وەرزەکانەوە ئەوە بەڕاستی ینی پەیامگەیاندنە ئەو ئاگرە و دواتریش کە کورد هەموو کات لە بەهارە خوێنی جوڵا و زۆربەی شۆڵش و ڕاپەڕینەکانی ئیتر کوردیش و ئەو گەلانەی کە باپیرانی ئەمەشن باش چکە من تۆزێوەکو پسپۆڕێک
زۆر پێم خۆش نییە بۆنە بڵێم بۆ لۆلوڤیەکانەوەی کە خەڵک پێڵێ لۆلویەکان ئەوە کوردن ئەوانە باپیرانی کوردن میدیەکان باپیرانی کوردن هەموو ئەمانە توانێتە ئەو گەلە دێرینانە خۆشبەختانە سا دیێنەیش دەریخستووە ئەوە شتێکی خۆشە چەند بەرزنجێک لە شاری سلێمانی دیێنەیە کردبوو دواتر سێرەکەن باپیرە گەورەیان کەسێکە لە ئەشکەوتی شانەدەر لە چیای برادۆ ژیاوە 12 ساڵەوە پێش یعنی مەبەستمەوەیە بۆیە خۆشبەختانە دیێنەیش زۆر کاتپژگیری ئەوەیەکە ئێمە نەوەی ئەو گەلە دێرینانین بەس ناکرێ بۆ نمونە یەکسەر بڵێن ئەوان کوردن ئێمە نەوەی ئەوانی ئەوان باپیرانی باش ئێمە ئاگر پەرستنین نەخێر ئاگر لەبەرەوەی کە ڕەمزی پەیوەندی بۆ لە بینی ئێمە ئەحواکاری پەیوەندی بۆ لە بینی ئێمە ئێمە ڕێزمان لە ئاگر گرتووە بەکارمانێنە مۆبایلێک بۆ بەکارهێنرا بۆگانی ئەمە پرسیاری مەسەلەی کاوە زوحاک بکەم فعلان کاوە کورد بۆ زوحاک خوێن مژ بووە ئێستا فەرموو باوەڵام زۆر باشە خۆی خاڵێکی زۆر گرنگ هەیە لە ئەفسانە ناسی ئێستا من کاتێ قسەی بۆکەم لەگەڵ چەندین پسپۆڕی باری ئەفسانە ناسی و دیراسەکردنی ئەفسانە و هەموو ئەو شتانە گفتوگۆمان کردووە یعنی کەسانی نێودەوڵەتی ئێمە کورد کێشێکمان هەیە هەتا بەوانەشی کە خۆیان بە توێژە دەزانن بە خەڵکی ئاسایی بە هەموومە کاتێک چیرۆکی ئەفسانەیەکە بیستین ئەبێ بۆی بگەڕێن لە مێژووە بیدۆزینەوە بەڕاستی ئەگەر ناوە قبوڵ نییە هیچ شتێک لە هیچ وڵاتێکەوانێ سام پێ بڵام کاتێکە چیتە شاری ڕۆما لە ئیتالیا ئەبینیت لە زۆر شوێن لۆگۆیەک هەیە چییە گورگێکە شیرە بە دوو کوڕ ئەمە پەیوەندی بە چیرۆکێک کە دوای ئەوەی نەوەیەکی شاهانە هەمووی لە ناوە چن و هەمان تەنها دوو مناڵەمێنەوە ئەمیش کەس نیشی یان باتێخانەکە دوانی شیرە خۆرە دوانە بوون کە یەکێکیان ڕۆمێ و دوای ناوی ڕۆما لەوە هاتووە ئەمە گورگە بە خێوی کردوون ئیتر کەس نەهاو لە ڕۆما بڵێ کاکەم چیرۆکە گاڵتەیە ئەم چیرۆکە ڕاز نییە ئایی بە باباسی نەکەین بەو شێوەیە ئەبێ بیسەلمێنین وانە بووە کێو گێڕایەتی و ئەو شتانە بۆیە ئەفسانە پێویست ناکە بیسەلمێنی ئەمە یەکە باشە داستان ڕووداوێکە ئەفسانە جیاوازە ئەفسانە پێویست ناکەوێت داستانی ڕووداوێکە گێڕانەوەکەی زۆر مبالغەی تیاکراوە ئەمە ئەو یعنی زیاتر ڕەوی تیاکراوە ئەوەی بۆ نمونە شەگەڵە با بڕۆین بۆ کاوە و زوحاک لە شانامایە بۆی بگەڕێ یەکی کاڵێ نابا بڕۆین لە کۆنتر بۆی بگەنە زمانی میدی و هاخەمەنیشی یەکی کاڵە با بڕۆین لە ئەفسانە سۆمەریەکان بۆی بگەڕێن دواتریش هەمیان لەو سەرەوە بە دەرەنجامێکی هەڵەوە دێنەوە کە خەڵکیان تووشی سەرگەردانیە کردووە خەڵکی کورد پێی خۆشە بەدای مێژووە بگەڕێ سیرەکەیت ئەوە بووە من پێ دەڵم ئەو چیرۆکە لە ناو کووردا بووە بەو ناوە کوردیانە هەبووە ئیتر تەواو پێویست ناکات ئێمە بمانەوێ بیسەلمێنین یانەی سەلمێنین چیرۆکێکە ئەفسانەیەکە هەبووە بەو شێوەیە و لەوانەیە چەندین جارێمە ڕووداوی وامان هەبوو بێت کە سەرکردەیەک توانی بێتی زۆردارێک کوژەدا و زۆردارە داگیرکارێ بوو بێ زۆردارێکی ناخۆی بوو بێت پرسیارەکە ئارس بکەم نیاندەرتاڵ ناوی دۆڵێکە لە ئەڵمانیا دروستە بەڵێ جەناوی باوکم ئەوەی فەرموو ببوورە من لەبەرەوەی کە خۆتە زانی دکتۆرم ینی لە زۆر دوورم بۆ من سەرچاوی هەموو شتەکان ئەوە چکە من زیاتر مامۆستامە باڵێ فەرمووی ئەو مرۆڤی کە لە ئەشکەوتی شانەدەر دۆزراوەتەوە مێژۆکەی کۆنترە لەوەی نیاندەرتاڵ بەڵام بۆیە بە هەمووی ئەڵێن مرۆڤی نیاندەرتاڵ لەبەرەوەی کە ئەڵمانەکان پێشتر توانیویانە ئەمنەوە بۆ خۆیان بقۆزنەوە و بڵێن لای ئێمە شتەکەت یەکەم جار دۆزراوەتەوە جامە بەست نەپرسیارە ئەمەیە برادران لە هێتفۆنەکەەوە پیان وتم لە مۆنتاژەڵێن تۆ یەگرتوەکان جەژنی نەورۆزی بە جەژنی گەلە ئێرانیەکان تۆمار کردووە نەک بە جەژنی کورد بە ناوی ئەو وڵاتانەوە کە تیاکرێت ئەمەش هەمان چیرۆکی نیاندەرتاڵ نیە و دووبارە بێتەوە لەبەرەوەی کە ئێمە نەمانتوانین بە باشی کار بۆ بکەین کە ئەوە بەنای خۆمانە تۆمار بکەین بۆیە بەنای ئەوانە تۆمارەوێ من شتێک پێ وڵام فەرموو وڵاتان کاتێک شتێک دێتە سەر کوردستان لەوە دڵنیابە سیاست و استراتیژی خۆیان لەگەڵ ئەم دەوڵەتە جلهێزە داگیرکەرە دراسیانی خۆمان ناگۆڕنەوە بە کورد ئەوە یەکەم ئەوەیە بێگومان من ینی 15 ساڵێک لەمەوە پێش مامۆستاکەم وتی وەرە سیر بکە سەری ئەو نەخشێ بکە باسی بڵاوبوونەوەی مرۆڤ بکات ئەشکەوتی شانەدەریشی تایە بەڵام لەبەرەوەی کە گەمارۆی ئابووری لەسەر عێراق و کوردستانیشە بە لەبەری ئێرە دەوڵەت نییە
مامۆستاکەم کورد نەبوو وتی سیر بکە تیرەکە کە بڵاو بێتەوە لە ناو سنووری تورکیا بڵاو بێتەوە بەڵام لە توێژینەوەکان نووسراویشە کوردستان هێنا نووسراوەش کەوتی شانەدەر ئەو مرۆڤانەی لەشکەوتی شانەدەر ژیاون کۆنتفینیان کە تا ئێستا دۆزراوەتەوە نزیکەی 100,000 ساڵێک لەمەوە بەرە هاوسەردەمن لەگەڵ ئەوانەی کە لە ئەوروپان و پیانەوترێن نیاندرتاڵ وەکو دابەشکاری بەڵام زۆر ژیان و بیرکردنەوە و هەموو شتێکیان پێشکەوتوتر بووە بەڕاستی بۆ نمونە کۆنتینی چێشتیان لێناوە کۆنتینی شۆربای زۆر لێ لێم دراوە مەقسەد ڕێوڕسمی ئاینیان هەبووە ڕێوڕسمی ناشتنیان هەبووە کۆنترین کەسم گوڵیان لەسەر مردوو داناوە لەسەر گۆڕ داناوە ئەمانیان هەبووە ئەجا بینەوە سەر ناساندنەکان ئەوە لە شوێنەوارناسیە شتێکێ پێوەندی بە سیاسەتەوە نییە جۆرێک لە کەلتور شتێک بۆ یەکەم جا لە کوێ دۆزرایتر ناوەکە بێ بەوە بەڵێ یعنی ئێستا بۆ سەردەمێکمان پێوترێ سەردەمی عوبێت خەڵک پێی وایە بەبێ فەتحەوزەمەی لەسەر نێڵان سەردەمی عەبیدەوە سەردەمی کۆیلەکانە بەڵام خۆی یەکەم جا لەگەری دۆزراوەتە لە باشووری عێراق یە حاجی عوبێت بۆ ڕێز عەشیرەتی ئیتر بۆ بە سەردەم و کەلتورێک چکە پێش مێژووە و نووسینی تیان نییە و ناوی پاشا ئەو شتانە نییە ئەو کاتە بینەوە سەر بابەتەکەی خۆمان ئەو ژێوەیە ئایا گەلە ئێرانیەکان چین خۆی کێشەیەک هەیە کاتێک کە ئیمپریالیزمی فەڕەنسی و بەریتانی زیاتر کە پێشەوەی ئەم ناوچەیە داگیرکەن هەر کاتێک کە عەرەبی زمان تەواو تر پیانەوت پێرژە بەڵێ ئیتر ئەوە کوردستانیش بوو بۆیە هەر قسەکانەوە بۆی کە کاتیا ڕۆی تورکی و عەرەبی نەما ئیترەوە پێرژە وازحیتر خۆیان بریان نێکردەوە لەم لاوە تورکی و لەو لاوە عەرەبی لەم ناوە ڕاستە ئەنجا ئیشکردن لەسەر گەلە ئێرانیەکان خۆیەوە کێشەیەکە ئێستا خۆشبەختانە برادرانی مێژووی هاوچەرخمان کۆمەڵە بەڵگەنامەیان دۆزیەوەتەوە لە ئەرشیفی دەوڵەتی شا لە ئێران دەرکەوتووە کە پارەی باش دراوە بە مێژوونووس و شوێناڕناسی ڕووسی ئێرانی کوردی باشە لەو کاتەیە 50 ساڵ 6 ساڵێک لەمەوە پێش کە چی بکەن هەرچی پێویستەوە کوردەوە بڵێن ئاری و ئێرانی تاوان ئەمە بۆچی وایلەکەن دواتر بۆی پێ بڵام فارسیش ئامۆزای توێ ڕازی بە قەچێک ئامۆزاکە و لەسەر دەسەڵات بێت تۆ بیت بەو شێوێ بۆی هەوڵ درراوە زۆر بە چڕی کار لەسەرەوە بکرێت کە ئەو جیاوازێ نەهێڵدرێ هەر بڵێ گەلە ئێرانی و ئاری بەو شێوەیە کە خۆی ڕاستیاوانیە نەخێر ئێمە گەلی زاگرۆسین و هەروەها بەڕاستی بەشێکی زۆر لە گەلانی دێرین زۆر پێش دەکەوتنی ئاری ئەوانە داپیرانی ئەمە هەمویان پێکەوتوانەتەوە بەڵێ تۆزە ئیزافی ئاریمان هەیە باشە و ئەو زمانەش ئێمە قسەی پێکەین هەمان ئەو زمانەیە کە ئێستا پسپۆڕانی باری مێژووی زمانی کوردی بەڕاستی هەندێکیان توێژەری زۆر چاکن ڕۆیشتون بۆ لادیەکانی تاجیکستان دوورە دەستەکان لەگە پیرەژن و پیرمێ قساکەن هەنێدار هەر لە یەکتر تێگەن باشە ئەمە بۆچی چکە ئەو زمانانەیە کە هەیە ئێستا لەوانەیە ئەفغانیەک باشە بە شێوە هەنێ شێوەزارەکانیەوە لە فارسی نزیکتر بێت لە تێگەشتنا لە کوردی بەو شێوە ئەمە کێشەیەک نیە بەڕاستی ئێستا بۆن لە زمانە سامیەکان ئەوەی کە ناودراوە سامی مەقسە عەرەبیە عیبریە ئارامیە مەقسەد بۆ نمونە زۆربەی شینەکان لە عەرەبیا بۆ بە سین شارە بۆ بە سارا مەقسەد شەمش بۆ بە شەمس ئەمە شتێک نییە هیلێت ئەوانەکەم بە دوا پەیامی بەرنامەکە سوپاسێکی زۆر ماشەڵڵات لێبێ خەرمان بەرەکەت وەک یەک شوشەنە وەک یەک دەریای گەورەی بۆنوای هەتا ئاوا بکەین ماشەڵڵا گوڵاوی زیاتر و بۆنی خۆشترمان بەسەرافرژێ بەڕێز دکتۆر دڵشاد ساموە سپۆڕی شوێنەوار و مامۆستای زانکۆ سوپاس کە میێوارە لەگەڵمان بووی سوپاس بۆ زانیاریەکانە منت گەڕاندەوە بۆ زیاتر 20 ساڵ لەمەوە بەرە کاتێککە خوێندکاری ئامادەی بووم و بەڕاستی چێژی تایبەتم لە مێژوو لە شوێنەوار بینیەوە زۆر سوپاسکەرەوە سوپاس بە ئامادەبوونە ئەوەی گوێتان لێبوو لە کەوانتاکاوانی ئەم ئێوارەیە قسەکردن بوو لەسەر مێژووی نەورۆز و لەسەر مێژووی گەلە زاگرۆسیەکان وەکو جەنابی دکتۆر فەرمووی کە ئەمە لە گەلانی زاگرۆسین و لەسەر مێژووی زمانی ئەمە و لەوەی کە چۆن هەوڵدراوەکە مێژوو شوناسی ئەمە و جەژنەکانی ئەمەش بشێوێنرێ لەوە تێبگەین کە ئێمە ئاگر لە لامان پیرۆزە بەڵام ئاگر پەرستنی نەورۆز جەژنی ئێمەیە بەڵام مانایەوەنی کەسی تریژ نەورۆز ناکە ئێمە هەموو گەلانیکیش کە لێرەین لە کۆنەوە لێرین و خۆمان خاوەنی خاک و شارستانێت و کشت و کاڵ و مێژوو و نووسینی خۆمانی هەتا ڕۆژی شەماگەڕێنە خزمەتتان هیوادارین ڕۆژ و نوێژ و تەعاتتان قبوڵ بێ بە دوعا خێرەکان ئێمەتان لەبیر بێ شەو شەوگەرتان شاد ماندوونە برادران دەشتان ساک بێ خواتان لەگەڵ پاحرس